هەمووتان خلەو بلە ئەناسن ڕیکلامە بەناوبانگەکەی زیڕۆ ئەم سەفەرە بە شوێنێکی VIP بە کۆمەڵێ بەرهەمی زۆر جوان و تایبەت و ناوازە بەشداریان کردووە. سەردانی زیڕۆ بکەن خلەو بلە لە نزیکەوە ببینن. باکووری خۆشەویست یەکێک لە کۆمپانیا گەورەکانی دابەشکاری دەیان و سەدان بەرهەمی تایبەت و جیاواز لە حوتەمین فیستیڤاڵی بەهار بەشداریان کردو و هەموو بەرهەمەکانیان عرض کردو و داشکانی تایبەتیان کردووە. سەردانی ئەم بەشە بکەن دڵنیام جیاوازە. هەڕاجی دووبراش بەشداری کردووە لە حوتەمین فیستیڤاڵی بەهار. ئەوانەی حەزیان لە بابەتی هەرزان و هەڕاجە. بڕواکەن شتی وا جوان و تایبەتی تایە کوالێتیشی زۆر بەرزە بە 1000 2000 3000 هەموو پێداویستێکی ناوماڵ. ئێمەش وەک برنجی سروشتی شیمال ئەم ساڵ بە 3 بەرهەمی جوان و جیاواز و تایبەت و نایاب و کوالێتی بەرز بەشداریمان کردووە. باسی برنجەکان ناکەم، خۆتان هەمووتان ئەیناسن. ڕۆنی حەیوانی شەکلی باشترین کەرەی حەیوانیە لە تەواوی ئێران، شتێکی زۆر تایبەتە کە بۆمان هێناون لەگەڵ کاڤیاری ڕۆیاڵ کە بۆ یەکەم جارە لە پێشانگایەک لە فیستیڤاڵێکە کاڤیار بەشداریەکە لە تەواوی عێراقا. کاڤیاری ڕۆیاڵ گرانترین و پرسووترین خۆراکە لە هەموو سەرزەویە. زەردەچەوەی ئالان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری سنەی خۆشەویستەوە. زەردەچەوەیەکی زۆر تایبەت بە کوالێتێکی زۆر بەرز کە ئەڕوا بە وڵاتانی ئەوروپا. هەموومان ئەزانین زەردەچەوە لەگەڵ ئاوی گەرم ڕۆژانە جارێ دوو جاربی خۆیتەوە چ نیعمەتێکی گەورەیە. بۆیە ئێوەش زەردەچەوەی ئالان بەکاربێنن لە حوتەمین فیستیڤاڵی بەهار.